بۆی بزانین ئایا ئەم خۆپیشاندانەی کە ئێستا هەیە سەردەکێشێت بۆ پێکدادان و ئاڵۆزی زیاتر و داهاتووی بارودۆخی سیاسی عێراق بەڕێوەکوێ دەچێت. بەڕێز فەتاح شێخ ئەندامی پێشووی ڕەوتی سەدر لە بەغدا و لەگەڵماندا. بەڕێز فەتاح شێخ ئەم کاتتان باش، پێتان وایە ئەم خۆپیشاندانانەی لایەنگرانی حەشدی شەعبی سەربکێشێت بۆ ئاڵۆزی زیاتر و پێکدادان؟ زۆر سپاس، سڵاوتان لێبێت. ئەمڕۆ هەموو شتێک لە گۆڕەپانی سیاسی عێراقی ئەگەری هەیە کە ڕوو بدات، ئێمە ناتوانین با ڕەنگێکی پەمبایی قسە تێدا بکەین، بەڵکو ئەمە هەموو شتێک تێدا ئەگەری هەیە. گۆڕەپانێکی کراوەیە لە عێراقدا تا ئێستا گۆڕەپانێکی سیاسی ئاڵۆزە. بەڕاستی ئێمە دەبێت هۆشدار و ئاگدار بووین کە چی ڕوودەدات لەم وڵاتەدا، بە تایبەت کە چەند ئاماژەیەکی گرنگ ئاماژە هەن کە ڕەنگە خۆپیشاندانەکان دەست پێ بکەنەوە جارێکی دیکە ئەوەی کە لە پرۆسەی سیاسی ماوەتەوە جارێککە لەباری ببات. پێتان وایە شتێکی ئاساییە وڵاتێک بەم شێوەیە بێت کە چاوەڕێ بکەی هەموو شتێکی تیان ڕوودات؟ چەند لایەنێکی سیاسی هەن لە نێو گۆڕەپانی سیاسی عێراقیدا کە وەکو بەشدارن لە پرۆسەی سیاسی. جارێکی دیکەش بانگەشەی ئەوە دەکەن کە ئەو پرۆسەی سیاسیە ڕەت دەکەنەوە کە دەڵێن دەستوەردانێکی ئەمریکی هەیە لە پرۆسەی سیاسی. بەڕاستی ئەمە بانێکە و دوو هەوایە بۆ پرۆسەی سیاسی لە عێراقدا کە پرۆسەیەکی سیاسی ناسەقامگیرە لە ڕاستیدا لە چەندین لایەنەوە کە بابەتێکی دیکە لێ تێبگەن. ئەمە وەکو بڵێن جۆرێک لە جۆری بەرەنگاری هێزەکانی داژی کرد بێ، بەڵام لە ڕاستیدا ئەمانە مامەڵە لەگەڵ ئەم هێزانە دەکەن بە ئاشکرایی. تەنانەت پەیام بۆ جەماوەری خۆیان دەنێرن کە دەڵێن دەستوەردانی ئەمریکی لە گۆڕەپانی سیاسیدا هەیە. ئەمە پەیامی بەشێک لە لایەنە سیاسەکانە گوێبیستی دەبین لە دەستگاکانی ڕاگەیاندندا، تەنانەت لە هەندێک لە کۆبوونەوەکانیشدا پەیامەکانمان پێ دەگەن کە دەڵێن سزا هەیە لەلایەن وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە بۆ دژی بەشێک لە لایەنە سیاسەکانی عێراق، بەشێک لە ملیشیاکان، بۆیە ئەوانە ئێستا دەنەوێت کەوا ڕوو ئاراستەی کارکردنی خۆیان بگۆڕن بۆ بابەتێکی دیکە. ئەوان باش دەزانن کەوا بوونی ئەمریکا لە عێراقدا واقعە ڕاستەقینەیە. ئەمریکا بەشدارە لە پرۆسەی سیاسی عێراق هەر لە ساڵی 2003 تاوەکو ئێستا. بۆیە ئەوەی کە دەستی پێکردووە لە ئەوان کە دەستی پێکردو و گەیشتنە پێی گەیشتن بە سەپاندنی سزاکان لەلایەن وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە، ئەوانن کە نوێنەرانی بۆ چوونی ئێران دەکەن لە پرۆسەی سیاسی عێراقیدا. دەسوەردانی دەرەکی تا چەند کاریگەری هەبووە لە ئاڵۆزترکردنی کێشەکانی ناوخۆی عێراق؟ بەڕێز ئەو لایەنە سیاسیانەی کە ویستیان خۆیان دوور بخوانەوە لە ئیرادەیەکی دەرەکیە کە ویستیان ئەجێندایەکی دەرەکی دەست پێ بکەن جێبەجێ بکەن، کێشەکان زیادی کرد. بەڕاستی ئێمە پێویستمان ئەمڕۆ پێویستمان بە جێبەجێکردنی دەستورە، پێکێنانی حکوومەتێک لە ڕووی هەڵبژاردنەوە لە هەمان کاتدا دابەشکردنی دەسەڵاتەکان دەسەڵاتی ئەمە چیمان پێ دەدا؟ ئەمە سەقامگیری زیاترمان پێ دەدا. بە پێچەوانەوە دۆخەکە ئاڵۆزتر دەبێت، لە بەغدا بێت یاخود لە هەرێمی کوردستان بێت، یاخود پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی و یاخود پەیوەندەکانمان لەگەڵ وڵاتانی دراوسێدا لە هەمان کات وڵاتانی ناوچەکەدا. ئەوش شتێکی ئەگەرێک کراوێ ئەمڕۆ شەقامی عێراقی زۆر بەڕاشکاوی دەیڵێن پرۆسەی سیاسی لە عێراقدا بەڕاستی لەجێر چاودێری نێودەوڵەتیدایە. ئەگەر هاتوو لە ڕاستەڕەیەکی ڕاست بڕوات هەنگاوی ڕاست بنێن بە پێچەوانەوە. ئەگەر هاتوو بە پێچەوانەی ئیرادەی سیاسی بێت لە دەرەوەی ئیرادەی هەوڵاتی عێراقی بێ، دەبینین دەستوەردانێک دەرەکیەکان و بیانیەکان زیاتر دەکەن. تەنانەت ئەمریکاش لە هەمان کاتدا ئەویش لە ماوەماوە دەیەوێت کەوا هەژمونی خۆی زیاتر و زیاتر بسەپێنێت، یاخود بڵێن پرۆسەی سیاسی لە عێراقدا سەقامگیر بێت. مقتەدا سەدر دەگەڕێتەوە نێو گۆڕەپانی سیاسی؟ زۆر بەڕاشکاوی بەڕێز مقتەدا سەدر لە پرۆسەی سیاسی دەرنەچووە، لە گۆڕەپانی سیاسی دەرنەچووە. ئەو یاریزانێکی سەرەکیە لەم گۆڕەپانەدا.
بەڕێز مقتدا سەدر بەڕاستی ئەو یاریکەرێکی ئاکتەرێکی زۆر سەرەکیە لە پرۆسی سیاسەکەدا بەڵام ئەو ئێستا بەڕێز سەدر لەم سایەی سیاسەتی گەندەڵکارانە کار ناکە ئەو ئەجێندا دەرەکی هەیە ئێستا بەڕێز مقتدا سەدر ناوێت کار بکات ئەو پرۆژەیەکی نیشتیمانی عراقی هەیە ئەگەر چی ئەم بەڕێزە سەر بە ئالی سەدر و نەزەفیشی بەڵام بەڕێز مقتدا سەدر پرۆژێکی نیشتیمانی عراقی هەبووە بەسەر هەمووان حساب کراوە بەسەر تەواوی ڕۆڵەکانی عراق بەڵێ بەڕێز مقتدا سەدر بە هیچ شێوەیەک پرۆسی سیاسی عراقی جێنەهێشتووە بەڵام ئەو تەنها پرۆژێکی نیشتیمانێکی نوێی هەیە ئەو لە کاتی خۆیدا پرۆژەکەی ئاشکرا دەکات دوای ئەوەی کەوا پرۆسەی سیاسی لە گەندەڵکاران پاک دەبێتەوە ئەو چەکی کۆنتڕۆڵ نەکرا و کۆنتڕۆڵ دەکرێت ئەوانەی بانگەشە بۆ سیاسەتی محاور دەکەن ئەو کاتە بەڕێز مقتدا سەدر دەگەڕێتەوە پێشبینی دەکەن خۆپیشاندانی ملیۆنی جارێکی دیکە دەست پێ بکاتەوە لە عراق ربما هذه المرة تختلف ڕەنگە ئەم جاریان جیاواز بێ خۆپیشاندانە ملیۆنەکان جیاوازتر بێ لە جارانی ڕابردوودا ڕەنگە بە شێوەیەکی دیکە بێت پلانێک بێت ڕەنگە بۆ لەناوبردنی خۆپیشاندانەکان ڕەنگە خۆپیشاندانەکەی ئەم جارە بڕیارێکی نێودەوڵەتی لەگەڵدا بێت بۆیە ئەو دوجار ببێتە بە ئیرادەیەکی هاوڵاتیان کە ئەمانە ڕەت دەکەنەوە پێویستە لێ پێچینەوەیان لەگەڵدا بکرێت لە هەمان کاتدا تەواوی دەرگاکانی زیندان بکرێنەوە بۆی گەندەڵکاران بخرێنە زیندانەوە ئەوانێک دەسە خشتنی عراقیەکان هەبووە ئەمەی بەڕێستانە ئێڵێن پێشبینیە یاخود وەکو زانیاریەکە و لێ ئاگادارن كيفك هەر چۆن بتەوێت منەمە بزانم تو لای تۆ کامیانە پێشبینی خۆتە یان زانیاریەوەی زانی مع اعتزازي لك أنا جاوبتك عن من ڕاشکاوە وەڵامدایە بەڵام ئەم پرسیارە ناچارین بەڵام بدەمەوە بەڕاستیە ئەمە زانیاریە ئەمە واقعەکەیە بمزوانە پەردەی لەسەرلا دەدرێت بەڵێ پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند ئەگەر کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن تا چەند کاریگەری لەسەر سەقامگیری عراق هەیە برأيي الشخصي بە بۆچوونی تایبەتی خۆم تەنگژە نێوان هەولێر و بەغدا تەنگژێکی دەستوریە هیچی تر نییە کۆرد بەڕاستی وەکو لە پرۆسی سیاسی کە کاریگەرن دانەوێت چی بکەن دانەوێت دەستور جێبەجێ بکرێت کە بە خوێنی هاوڵاتی عراقیەکان نووسراوەتەوە بۆیە لە کۆتاییدا حکوومەتی ناوەندی نەکتر نام حکوومەتە هەموو حکوومەتەکانی ڕابردوش حکوومەتی پابەندنین بە دەستورەوە دەستوریان جێبەجێ نەکردووە لەگەڵ هەرێمی کوردستان بۆیە هەرێمی کوردستان هەمیشە کێشەی لەگەڵ بەغدا هەبوو چونکە دەستور جێبەجێ نەکراوە بەڕاستی ئەوان دەیەوێت دەستور جێبەجێ بکرێت مافە دەستورەکانیان جێبەجێ بکرێت بەدی بێنن بەڵام بەداخەوە حکوومەتەکانی ناوەند تاوەکو ئێستا دەستوریان جێبەجێ نەکردووە کۆسپیان خستۆتە بەردەم جێبەجێکردنی دەستور ئەمەش کێشەی هەیە کە دروست لەگەڵ هەرێمی کوردستاندا بەڵام پشتیوان بەخوا لە داهاتوێکی نزیک دەکاتێ حکوومەت دەچێت دەستوریمان دەبێت ئەم کۆسپانە لا دەدرێن هەموو ئەوانی کە خاوەن مافی خوان وەدەگرن بە گوێرەی دەستور کە بۆ تەواوی ڕۆڵەکانی گەلی عراقە لە چەند ڕۆژی ڕابردووە لە عێراق باس لە هەمواری دەستور کرا و هەندێک لایەن و زۆر کات بەرپرسانی باڵای عێراقیش باسییان لەوە کردووە کە یەکێک لە باشترین دەستورەکان لە ناوچەکەدا دەستوری عێراقە بۆ بیر لەوە ئاکرێتەوە هەموار بکرێتەوە المشكلة ليس في الدستور کێشەکە لە دەستوردانیە کێشەکە لەوەیە چێ دەستور جێبەجێ دەکات حکوومەتەکانی ڕابردوو ئەوانەی کە حکومڕانی عراق بوون لە 2006ەوە تاوەکو ئێستا حکوومەتێک بوون دەستوریان جێبەجێ نەکردووە لە نێو دوو کاوانەدا حکوومەتی نادەستوری بوون حکوومەتی تەوافقی بوون دەستوریان جێبەجێ نەکردووە بۆیە لە کۆتاییدا هەروەکو چۆن شاعیر قسەی لەسەر ئەمە دەکات عیبەکە لە زەمانیە عیبەکە لە ئێمەیە عیبەکە لە دەستوردانیە عیبەکە لە ئێمەدایە کە دەستور جێبەجێ ناکەین ئایا چێ دەستور جێبەجێ نەکردووە عیبەکە لەوەندایە چێ پێشەی دەستور کردووە ئەوانن کە حکوومەتەکانن کە دەستور جێبەجێ ناکەن نەک گەلی عراقی بەڵێ بەڕێز فەتاح شێخ ئەندامی پێشووی ڕەوتی سەدر لە بەغدا و لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ بەشداری و شرۆفەکانتان